بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی باشترین و چاکترینتان ئەوانەتان کە هەوڵەدەن خۆیان فێری قورئان بن و خەڵکانی تریش فێر هەر کاتێک گوێبیستی مانگی ڕەمەزانی پیرۆز دەبین ڕاستەوخۆ لەگەڵیدا ئەوەمان دێتەوە یاد کە گرنگی بە خوێندنەوەی قورئانی پیرۆز بدەین. بۆ ئەوەی خەڵاتی باشترین و چاکترین بەدەستبێنین پێویستە لەسەرمان بەردەوام هەوڵ دەین ئەکا بۆ ئێمەی موسڵمان بە چەندین قات پاداشمان دەدرێتەوە و یەکێک لە کارە چاکەکان خوێندنەوەی قورئانی پیرۆزە بە تایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. بۆیە پێویستە ئێمەی موسڵمان ئەو هەلا بقۆزینەوە و گرنگی زیاتر بە خوێندنەوەی قورئان بین و بیکەین بە مانگی خوێندنەوەی قورئانی پیرۆز. ئێمە ڕۆژانە بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە خزمەت ئێوەی ئازیز داین بۆ فێربوونی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەن بۆ زانینی ئاستی خوێندنەوەکەن.